ئاگرەکەی نێوبەنزخانەکە کۆنتترۆل کرا و زیاتر لە دەتیمی بەرگری شارستانی خەریک کۆنتترۆلکردنی ئاگرەکە بوون ئەوە هەیە زەرەر زیانەکان لە نێوبەنزخانەکە ئۆتۆمبیلێک بەتەواوی لە نێوبەنزخانەکە سوتاوە لەگەر با هەڵگرێک ئۆتۆمبیلێکی دیکەش بەشێکی سوتاوەکە ئۆتۆمبیلێکی زۆری تەکسیە بار هەڵگرێکی دیکەش بەتەنیش بەنزخانەکەەوە بوو ئەویش بەشێکی سوتاوە کە وەک باز دەکرێتن داوەکەستە خاوەنەکەشی ناتوە شاد حاڵەکانەوە کەسانی کە ماڵیان لێرە نزیکە باسییان لەوە کرد کە دەنگەکانەوە دەگەورە بوون بەنزخانەکە تەقیوەتەوە پەنجەرەی ماڵەکانی لەگەڵ شکاوە کە من بۆ خۆم سەردانم کرد بەنجەرەکان زۆربیان شکاون تاوەکو ئێستا من لە بەرگری شارستانی کە قسەم لەگەڵیان کرد دەڵێت 6 کەس لە کارمەندای نێوبەنزخانەکە براونکە نەخۆشخانە بۆ سوستان بەدەستیان بەڵام وەک باز دەکرێتن کە کەسێکیان برینەکەی زۆر بێتن ئەوانی دیکە برینەکان زۆر نەبێت یەکێکی لەو کەسانی کە سوتاوە شۆفێری بار هەڵگرەکەی و لێسخەدا ئاگرەکە بە تەواوی کۆنتترۆل کراوە بەڵام تیمەکانی بەرگری شارستانی هەر لێرە ماون و زەرەر و زیانەکانی تاوەکو ئێستا دیار نییە پەمپێکی نێوبەنزخانەکەش لەگەڵ خەزانی نێوبەنزخانە و شتنگەی نێوبەنزخانەکە بە تەواوی سوتاوە.